ناڕەزایەتیەکان دژ بە دامەزراندن لە پەروەردەی کەرکووک بەردەوامیان هەیە و ئەنجومەنێکی داکۆکیکار لە مافی دەرچوانی دانەمەزراو لە کەرکووک ڕاگەیاندرا. لە یەکەم هەنگاویشیاندا ئەمڕۆ لە بەیاننامەیەکدا 48 کاتژمێر مۆڵەت بەلایەنە پەیوەندیدارەکان دەدەن بە ڕاگررتنی ئەو لیستەی بڵاو کراوەتەوە بە پێچەوانەوە خۆپیشاندانی بەرفراوان ئەنجام دەدەن. بۆیە وەکو ئەنجومەنی باڵای مامۆستایانی دانەمەزراوی کورد ئەم داواکاریانە دەخەینە ڕوو. هەڵوەشاندنەوەی بێ قەید و شەرتی ئەو لیستەی دامەزراندنی پەروەردە ڕایگەیاندووە. دابەشکردنی پلە وەزیفەکان بە پێی ڕێژەی نەتەوەکان بێت. باشترین پێوەریش بۆ دیاریکردنی ئەو ڕێژانە دوایین دەنگی هەڵبژاردن بکرێتە پێوەر، واتانەتەوەکەمان لە 150 پلە وەزیفەکانی بۆ دابین بکرێت. هەموو پلە وەزیفەکان بە شێوەیەکی مەرکەزی بێت و دابەشکردنی لە نێوان قەزا و ناحیەکان نەمێنێت. گەر لە ماوەی 48 کاتژمێری داهاتوودا چارەنووسی ئەو دامەزراندنە یەکلایی نەکرێتەوە و داواکارەکانمان لە بەرچاو نەگیرێت، ئەوە خۆپیشاندانی سەرتاسەری لە کەرکووک ڕادەگەێنین و نووکی قەڵەمەکانمان دەکەینە دڕک بۆ چاوی هەر کەسێک و هەر نەتەوەیەک کە بیانەوێ غەدر لە دەرچوانی نەتەوەکەمان بکەن. بەڵێ زۆریش مەخمان خوراوە. نزبەکە ئەوە نەبوو کە ئێمە چاوەڕێوانیمان لێ کرد، زۆر کەممان بۆ هاتوێتەوە، ئێمە چاوەڕانی زیاتر بووین بۆمان نهاتەوە. جا ئێمە بۆی لێرە گردبووینەوە داواکاریمان وهە بێنە دەنگمانەوە بۆی پشکی کورد زیاتر بکرێ. هەرچەندە فشاری شەقامی کوردی و تورکمانی زیاتر دەبن بۆ ڕاگررتنی ئەو لیستە، بەڵام تا ئێستا وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەرکووک وەڵامی داواکاری کورد و تورکمانی نەداوەتەوە. بەڕێوەبەری یەکەی سەرپەرشتیاری خوێندنی کوردی داوا دەکات لایەنە پەیوەندیدارەکان پێداگیری لە زیادکردنی پشکی کورد بکەن لە دامەزراندەکە. لە ڕووی ئەوەی کە بمانەوێ ئەم گەنجانە جێگەیان بکەینەوە بۆی بتوانین دامەزراندنێکی تر بۆ ئەوان بکرێ، ئەبێت کورد پێدا بگرێ لەسەر پشکی زیادکردنی کورد، نەک ئەمە ڕائەگری چیەکەی، یعنی دیسانەوە جارێکی کە ئەگەر بە هەمان سیستەم دیسانەوە هین بکرێتەوە دامەزراندن بکرێتەوە، دیسانەوە کورد هەر نزیکەی 550 ئەوانەی بەرەکەوێ، بەڵام ئەگەر لە کاتێکا پشکەکان زیاد بکرێ بە دڵنیاییەوە کورد لەم حاڵەتە مستەفی دەبێت. بۆیە من داواکەم لە بەرپرسەکانی شاری کەرکووک هەوڵێکی زیاتر بدەن پشکی کورد زیاد بکەن. لە ساڵی ڕابردووەوە سەرجەم لایەنەکان هۆشداری دەدەن بە بەڕێوەبەری پەروەردەی کەرکووک بە هاوسەنگی ئەو دامەزراندنە ڕابگەیەنێت، بەڵام بێ گوێدانە ناڕەزایەتیەکان لە هەفتەی ڕابردوو دامەزراندنەکەی ڕاگەیاند. ئەمەش ناڕەزایی کورد و تورکمانی بەدوای خۆی داهێنا و هۆشداریش دەدەن بە ڕانەگرتنی ئەو لیستە لە بەردەم پەروەردەی کەرکووک مانگرتن و ناڕەزایی ئەنجام دەدەن. چیان وری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.